من ذا الذي يقرض الله قرضا حسنا فيضاعفه له أضعافا كثيرة والله يقبض ويبسط وإليه ترجعون. بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێ بینەرانی بەڕێز و خێرخوازانی خۆشەویست. وەک لای زۆربەتان ڕوون و ئاشکرایە بەرنامەی بەخشین بە بەخشندەی خۆی و هاوکاری و دەستگیرەکانی ئەوەی ئازیز و خۆشەویست شار بە شار و دێ بەدێ ئەگەڕێ بۆ ئەوەی لە خزمەتی هەژار و نەدار و منداڵی بێباوکدا بێت بۆ ئەوی بتوانین بە هەمومان سات لە دوای سات هاوکاری و کۆمەچی بگەینە ئەو کەسانێکەوە پێویستیان پێێتی و چاوەڕوانی ئەوەکەن لە ژیانی ناڕەحەت و کولەمەرگی ڕزگاریان بێت. بەرنامەی بەخشین ئەم جارە سەردانی دەڤەری ڕانێ کردووە لێوێ بوونێتە میوانی ئەم ماڵا بۆ ئەوەی بتوانین لە نەهەمەتی و ناڕەحەتی و ناخۆشەکانی ژیانیان تێبگەین و دواتر بە هەمومان هاوکاری و کۆمەچیان بۆ کۆبکەینەوە و لە ناڕەحەتی و دژواری ژیان ڕزگاریان بکەین. لە شاری ڕانێدا دەنیشم سێ منداڵی بێباوکمەیە لە خانوویەکی کرێدامە ژیانمە زۆر ناخۆشە. من 9 ساڵە کرێچیمە ژیانێکی زۆر ناخۆشمانەیە ینی من نەک خەفەتێک بە هەزاران خەفەت لەسەر سەری من خڕبوویتەوە لەلایەکی مناڵەکانم لەلاشی کرێخان و دەردەسەری و بێمەعاشی و هەموو لەلای من خڕبووتەوە. ئەکرێ بزانین باوکی ئەو منداڵانە بەچی وەفاتی کردووە؟ باوکی ئەو منداڵانە یەکی هەشت بوو یەکی هەشتی 2015 بوو لە بناری قەندیل فڕۆکەکانی تورکیا وەردوانی کرد وەلێ هاوسەری من گیانی خۆ لە دەستدا. کار و پیشەی پیاوی من پێشمەرگە بوو ماڵی باپیری لێ بوو چوو لە هاری ماڵبا سعات 4 بەیان بوو تارە لە ماڵ باپیریدا بوو. دواتر بابی تەلەفۆنی بۆ کردی کارۆ خۆرە ماڵی باپیری تارە لیداوە بە هاریانەوەرە. دواتر چوو بوو سعات 4 و سعات 5 بوو من تەلەفۆنی بۆ کرد دی هەندەم نەماوە بگەمە جێکە دوات تەلەفۆن بۆ کرد داخرا بوو. دوای خوشکەمێردەکەم تەلەفۆن بۆ کردم تی کارۆخ تارە لیداوە یعنی ناخۆشترین ڕۆژ بوو من ناخۆشترین کارە سات بوو من وەڵای من ئێستاش جەنازەکەم نەبینی چ کاتی زۆر هەلا بوو یعنی نانیش جەنازەکەش ببینین ئێستاش من جەنازەکەیم نەدی لەبەرەوەی زۆر بریندار بوو. ئەو کە لێرەوە بەڕێکەوە لە ڕانیەوە بۆ بناری قەندیل گەیشتە ئەوێ فڕۆکانیاندا؟ بەڵێ. تا باوکی مناڵەکان لە ژیاندا مابوو ژیاندان چۆن بۆ کاتە؟ وەڵای ئەو کاتی شەر ژیانمانە من 9 ساڵە کرێچیمە ئەو کاتی شەر فەقیر بووم بەڵام چ کاتی ئەو مابوو خەمەکان دەبەسەرمنەوە نەبوو باز ئێستا هەموو خەمەکە بۆ من ماونەوە. ئەو کات بۆ خۆی باشتر بۆ هەر چۆنێکی بێ هەوڵی تێدا نانێک پەیداکە بۆ مناڵەکان بەس ئێستا من هیچ دەسەڵاتێکم نییە. بژێوی ژیانی ئەوە لەسەر چی ئێستا؟ وەڵای بژێوی ژیانی ما بەرنامەی بەخشین بڕێک مەعاشیان بۆی مەبڕیوەتەوە بۆ کچەکەم کە ساڵێک و 2 مانگە ئەویش بەو شێوە نییە کە ژیانی خۆی پێ بەڕێوە ببەم کرێ پێ بدەم مەسرەفی منداڵی پێ بکەم بێبەمە بەرە دکتۆران ئەو مەسرەفم پێ دەرناچێ من. ماگانە چەندە کرێ ئەتوانێت کرێکە دابینکەنەوە؟ وەڵای چاکە خێرخواز نەبام کرێکەم پێ دابین نەدەکرا لەبەرەوەی مەعاشمان نییە بەس خوا خێران بنووسێ خێرخواز بڕە کاوکاریمان دەکەن
ماڵی باوکمانیش زار یارمەتیم دەدەن ئانیش کرێکی پێدابین دەکەم. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0770 961 13 0770 961 0750 723 25 55. منداڵەکانم جا یعنی من هەموو کاتێک دەبێ شانە ڕۆژانە هەموو کاتێک دەبێت بژم چاوەڕ بە فرمێسکەوە لەبەر منداڵەکان زۆر داوای بابیان دەکەن بەڵدا منداڵ خەڵک دەستە سەفرەی ئێمە ناچینە سەفرەی ژیان ناخۆش نییە خانوبەرەمان نییە ناوماڵێکی وەمان نییە کە تێدا مەرتاح بین منداڵەکان دڵیان پێی خۆش ببێ هیچ دڵمان بۆ ژیانە خۆش نییە کە ئێستا تێداینە وەڵایە من هەموو کاتێک برینم تازە دەبێتەوە هەموو کاتێک یعنی 24 ساعتی خۆی دێنەوە برینی من تازە هەموو کاتێکی کچەکەم تەمەنی ساڵێک و 2 مانگە کە بەردەوام بانگی بابی دەکەوە من نازانم چۆن جوابی بدەمەوە ئەوانیش هەموو دەمێ وەک من هەچ کاتێکی من گریە ئەوانەش وەک من دەگریان دەڵێن بۆ بابی خەڵکی نایەتەوە ماڵێ بمان باتە پارکیان شتی جوانمان بۆ بکڕێ بەڕاستی ژیانمان زۆر ناخۆش هەر زۆریش لە ژیانێکی زۆر ناخۆشدا دەژین بەڵام خۆی گەورە شتێکی هێنار دەبێت شکر بین دەڵێدا منداڵی خەڵک دەستە دەرێ جلکی جوانی لەبەرە دڵیان خۆشە بەڵام ئێمە دڵمان خۆش نییە سەرەتا کچە گەورەکەم زۆر فکری دەکاتەوە ئەو بەردەوام لە فکری بابی هەموو دەبێ وەڵاهی بۆ قسان زۆر بێتاقەت دەم کە داوای شتێکم لێ دەکەن ناتوانم بۆیان جێبەجێ بکەم بۆ زۆر بێتاقەتەوە زۆر جاران دەڵێدا شتێکمان بۆ بکڕە کە من لەتوانم شتەکان بۆ بکڕم زۆر بێتاقەتم دەکا شتا دوای وەفاتی ئەو بەرنامەی بەخشین هاتووتە ماڵەکەتان تا چەند ئومێدتان بە بەرنامەی بەخشین و خێرخوازانێک کە ئەو هەیکەلەتان بەتەواوکە وەڵای من هەموو ئومێدی دنیام بەوانەوە ناوە کە من ئێستاگە دەژیم لە سایوانەوە دەژیم دەنا بەتەما حکوومەتی خۆمان بم قەت ناژیم ئەم زۆر دەستخۆشیشیانە دەکەم دەستیان خۆش بێخوا خێرا نووسێکە منداڵی بێ باوک بەسەر دەکەنەوە ئینشەڵا خۆی گەورە پاداشتیان دەداتەوە کە منداڵ هەژارانە دڵیان خۆش دەکەن دڵیان بۆ ماڵە خۆش دەبێت کە تێدا دەچنە ناوی ئەم زۆر جاران دیتومە وەڵا بخۆم ئاوا بۆیان گریاوە مەکە هاوسەر ماوە لەگەڵ هاوسەرم وەڵا بۆیان گریاوە هەموو جارێکە دیتوم دەم و خۆجگە لە توانام دابووە هەمیشە ئاوا دەسەڵاتمە بایە کە چینەشم زانی گا بە خۆشم هەرام لێ بەسەر دێ من دوای کە هاوسەرەکەشم لەدەستدا و کە سارێکی هەبوو بە شەریکاتی بوو بەخۆیدا 3 شەریک بوون کە سارەکەشی هەلە دەستدا دوای شەریکەکانی بەنی وەزەرەت فرۆشتیانەوە کە مەزەرەتێکی زۆرمان بەرکەوت ئەوانیش بەریان کەوت ئەو زەرەدە تا ئێستاش هیچ قەرەبووکمان نەکراوەتەوە نە لە سارەکان نە لە هیچ شتێکمە قەرەبوومان نەکراوەتەوە لە هیچی ئەوە 9 ساڵە کرێچین کە من خەمی خۆم زۆرە کە خەمی کرێکەشم دێتە سەرێ من ئێستا هەیکەلێکمانەیە کە هیچم پێ تاو نابێ لەبەرەوەی مەعاشمان نییە ناتوانم تەواو بکەم دا لە خێرخوازان دەکەم ئەگەر بۆم تەواو بکەن بەڵێ وەڵا جاوازی منداڵەوە دەیبینەوە زۆر هەناو ساردی و بێمرادن و بیوری باکیان دەکەن و تا ڕۆژانەکە دەڕێ خەڵک بە سەفرەی منداڵە دەگریان و دەڕۆ لە ماڵە باپیریان دەکەن و دەڵێن نەرە بمان بۆ بە سەفرەی و ئێمە بخۆمان دەستین ساران بۆ بەکرێ دەگرین و خۆمان نەدەبین نەدەرێ دەڵێن گوناحان دڵیان خۆش دەکەین دڵیان ناشێنین هیچ زۆرێک ئەزار ئەو قسەی من ڕۆژانەکە دێم هەموو ڕۆژی جارێکی بۆ دەگریم
خۆزگەنیان ببینم شەوانە دڵم خوا دەبێ ئەو کچە بگریا پڕۆژم زۆر تاسیفی ئەو کچەی خۆمم ئەنسە نەدارن ئەنسەلەکەین وەڵڵاهی ڕۆژە بۆ ئەم منداڵە گریان بۆ سارێ جوان کار نەیکە سەهارەمان بۆ بکڕا منیش بخۆم حەسەن دەسەڵات من نەبووم بکڕم نەچێ خۆزگە بابمان بابا بسەفرێ چوبینەوە ئەس ئەو ئەو خوشکەی ئەو کچەی من ئەو کەوانەکەی هینەی دروست کرد ئەگەر خی گەورە پشتیوان بێ خەڵک یارمەتیدا وەڵڵاهی کەس یارمەتیان نادا کەس یارمەتیان نادا خەڵک یارمەتیدا هەتا زیرکی بەری خەڵک باندێنی خەڵق ماشیان بۆنی خەڵ بەزای پێدادێن کابرای سەمونان بێدادێ بەزای پێدا نێشکە بێدادڵ ئەو ماڵەتی من ئەو منداڵە وردن سێ منداڵن بێ باوکن ئەنسەلەکەینا حتا بڵێ بنەدارن حتا بڵێ نەدارن کاکە هیچ وانەشیان نییە بەخۆی مەحاشیان نییە نەبێ وەژنانەیە کچەکەم وەڵڵا هیچێکی بۆ نەکراوە هیچ شتێک لە حکومان نە تورکیا هیچ کەس یارمەتی نەداوە تەنیا ئەگەر خێرخوازە خوارد بۆ بکە یارمەتی دەن کاکە یاخوا بەخێرن سەر چاوەکانم من معاشی کەم نییە بڵم هیچ معاشێک نەبی و ژنانم هەیە هیچ معاشێکی کەم نییە تاسە قەربمان نەکراتەوە حکومەت ئەگەر تورکیاگە ماڵی منی خێرا کردو تاسە ئاوری لە من نەداوەتەوە پێداستی منی دیابەتی نەکردو بڵێ مێردی تۆ شەهید بوو با بێن شتێکی بۆ ئەو منداڵە بێ باوکانە بکەین شەهیدانەشیان تا ئێستا شەهیدانەشمان وەرنەگرتووە زۆربەی کە خەڵک بێژنانی بۆ کراون بێژنانەکە شمۆنە کراوە ئەویشمان نییە پیاوەکە چەند ساڵ پێشمەرگە بوو؟ وەڵا لە 2004 پێشمەرگە بوو ئەو هەموو ساڵە پێشمەرگە بۆ وەزارەتی پێشمەرگە هیچی بۆ نەکردوین تا ئێستا هیچ خۆتان هیچ نەچوون سەر وەڵڵای زۆر هەوڵماندا تا دوێنێش چوین هەوڵمان زۆر داوە هەر دەڵێن ئەو مانگەی نامانگەی شکات تا ئێستا هیچ قەرەبوومی نەکردوێتەوە وەڵڵای جا من سەرڕای هەموو ناخۆشیەکیش خەفەتی کرێخانەکەشم هاتووتە سەرێ کە ناتوانم من لەو بێ مەعاشیە لەو بێ پارەیە ناتوانم کرێکەشم دابین کەم ئەگە خێرخواز نەبن من ناتوانم کرێکی خانووکەشم دابین کەم لەبەرەوە ئێستا مەعاشیش کەمە خێرخواز یارمەتیم نەدەنە من هیچ دەسەڵاتێکم نە کرێخانووکەشم دابین بکەم جارۆ بە نەتوانە کرێکە دابین کارە وەڵا زۆر جارە بووە چوم لە ماڵی باوکم وەرگرتووە ئێستاش تەنانەت ئێستا 4 وەرەقەی باوکم قرزدارم ئێستاش کە لێم وەرگرتەوە بۆ کرێکەی دمە بابە بمدەیت تا بەشکە شەیدانەکەی بۆ بکرێ من دوای دەمەوە بە تۆ تا ئێستاش نەمداوەتەوە باوکم وەڵا ئەن شەر بەشی خوان دەبێ بە شێوە نییە بڵام ژیانی منیشی بێبەڕانش بۆ خۆی باوکم 450,000 مەعاشەیە دەش بەشی خۆی بکە بەشی من بکە من بۆ خۆم بەتەمای خۆم من ناتوانم ئەو خانووە تاوا بکەم ژیانی ئەومان نییە من کە ئەو خانووی تاوا بکەم دەسەڵاتم نییە کە بەتەمای من بێم دەبێ هەر لە کرێاتیدا بم من ناتوانم ئەو کرێ ئەو تاوا بکەم ئەو هیکەلە من داوام لە خێرخوازانەیە کە ئەو خانەمان کڕێوەویش نیوە خێرخواز یارمەتیان داوین کەوا بۆمان تاوا بکەن دڵی ئەو منداڵانە خۆشکەن دەستخۆشیانی دەکەم خوا خێریان بنووسێ زۆر دڵمان پێ خۆشەکە بۆمان تاوا بکەن وەڵای ئەوی هەممان بووە هەندێک خەڵک یارمەتی داوین لەکشمان بۆ خۆمانە بۆ خڕمان کردوێتەوە بۆ ئەوی کە لەماندا ئەو هیکە لە ژێستا مەعاشمان نیە ناتوانین تاوی بکەین دا لە خێرخوازان دەکەم کە ئەو هەیکەلەمان بۆ تاوا بکەن دڵی ئەو منداڵە بێ باوکەی خۆشکەن وڵاتی ئێمە بڕێتی لە کارەسات و چیرۆکی جرێک بڕۆ ناڕەحەتی و ناخۆشی و دژوار فڕۆکەکانی تورکیا بناری قەندیلیان بردومان کرد و بەهۆی بردومانەوە چەند کەسێک ماڵی وێران بوو ناڵەکانیان بێناز بوون لەولاشۆ حکوومەتی هەرێمی کوردستان قەرەبووی نەکردنەوە وڵاتی تورکیاش لە بەرەوەی وڵاتی خۆی نییە ئیتر ئەوانە بە هەر شتێک لە قەڵەم ئەداتوانێ لە قەڵەمیان بات و بەڵام سوچی ئەم منداڵە بێ باوکانە چیەوە بێنازی ئەم منداڵە بێ باوکانە کێ نازیان کێشێ و کێ بتوانێ فرمێسکی ئەم منداڵە بێ نازانە و
ناڕەحەتی و ناخۆشی و گەورەکردنان بگرێتە ئەستۆی خۆی. ئێمە لە بەرنامەی بەخشینەوە ئومێدی سەرەتا و کۆتایی و هەموو شتێکمان تەنها لە ڕێگەی ئێوەی خێرخوازەوەیە بۆ ئەوەی مناڵی بێ باوکی ئاوا لە ڕێگەی هاوکارەکانی ئێوە لە بێنازی دەچن و تا ئەو ئاستەیکەوە پێویستیان بە هاوکارەکانی ئێوە نامێنێ و ئێمە داوا لە ئێوە ئەکەین لەم ماڵەدا چیرۆک و ناڕەحەتی و ناخۆشەکانیان ئێجگار گەورەتر بوو لە بەرنامەکانی تری بەرنامەی بەخشین. زۆرێکیان بەکارەساتی ئۆتۆمبیل ژیانیان کۆتایی پێهاتە بوو، زۆرێکیان بە نەخۆشی، بەڵام باوکی ئەم منداڵە بێ باوکانە بە زوڵم ستەم لەلایەن تورکیاوە کۆتایی بە ژیانی هات. ئەم منداڵە بێ نازانە پێویستیان بە هاوکارەکانی ئێوەی خێرخواز و بەخشندەیە بۆ ئەوەی بتوانین ئەو هەیکەلەی کە هەیەە و چاوەڕوانی ئەوە ئەکەن لە ڕێگەی خێرخوازانەوە بۆیان تەواو بکرێت و ئیتر خەمی کرێ و دابینکردی کریان لەسەر نەمێنێ. چاوەڕوانی هاوکارەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست دەکەین بۆ ئەوەی ئەم منداڵە بێ نازانە هاوکاری و کۆمەچیان بکرێت و لە خانووی کرێت ڕزگاریان بێت.